خۆشەویستان لەگەڵ سانا بەردەوام ئەبین لە پرۆگرامی تایبەتی پێشبڕکەی شێفەکان وەک ئاماژەم پێکرد ئێستاش چەند خواردنگەیەکی دیکە لە لامان میوانن لەگەڵ چەند لیژنەیەکی دادوەری دیکە بابزانین ئەوان ڕاوبۆچینیان چێت لەسەر خواردنەکان بابچینە لای ئەم بەڕێزانە سڵاو سڵاوتان لێبێ خاتون یاسەر چاوان خۆتان بناسێن و چ خواردنێکیشتان هێناوە لەگەڵ خۆتان من خواردنەکەم هێناوە بەڵام ڕاستی دروستکردنەکەی من نیم ئەمە خواردنەکان یاپراخی سەڵقا یاپراخی گەڵامێەوە تا بە خواردنە کوردەواریەکانە و ئێمە وەکو خواردنی ڕێزان فود ئێمە خواردنەکان دروستەکەین و بە ناوی ڕێزان فودەوە بابینە لەم خاتونە سڵاو چۆنی سڵاو لە تۆش بژی ناوی خواردنەکانمان پێ بڵێ و وەکو کوێش بەشداریتان کرد خواردنەکانی تابلۆخان ناوی خواردنەکانتان چییە؟ خواردنەکانی تابلۆخان خواردنی کوردەواریە ئەتوی ئاماژی پێ بکەی چی و چیتانێنە؟ کفتە بریانی شفتە بۆرە کوبە یاپراخی سەڵق و گەڵامیەوە سپاس بۆ تۆ با بچینە لای بەشداربوویکی دیکە سڵاو بەخێر بێنت خۆتان بناسێن و خواردنەکانیشتان چێکەیە ناوتانە وەڵی خواردنی ئێمە مرشکی کنتاکی لەگەڵ بۆرەکی پەنیر بۆفڵۆ چکن وینگزەوە بۆ ئستایلی مەکسیکی و هەر ئستایلی چاینیز ڕۆبیانمان هەیە و ستێکی ئیتالی لەگەڵ پاستا و گۆشتی قەلیە بە ئیستایلی ستێک بۆ ئامادەبوونی ئێوەش جا ئێستا پێمان خۆشە ئەم کۆمەڵە دادوەرە ئەگەر هاوکاریمان بکەن کەمێک بچنە دواوە بۆی لیژنەی دادوەرەکان بێن تامی خواردنەکان بکەن و ڕابۆچنی خۆیان لەسەر خواردنەکان بخەنەڕۆ فەرمونون بەخێر بن خۆشبیخوا بژی زۆسپاس تامی خواردنەکە بکە کام خواردنە بەلای تۆ سەرنجڕاکێشە و ڕای خۆشت بە لەسەر خواردنەکە عادەتەن کفتە چونکە خواردنی کوردەواریە تۆز دیاویرەکەی ئەستورە ئەنجاناوەکەشی تۆز یەک تۆز بێتام خوێوتیان نیە خوێەکەی کەمە هەیبەکەی ئەوەیە کەواتە تامەکەی بەلاتەوە چۆن بوو وەڵاهی لە خواردنی کوردەوای ئەسڵەکە ناچێ ها ئەڵێن کوفتەی سابوونکەران لەوە ناچێ یەک تۆز ئەها تامەکەی گوڕاوە سەرخۆش بێت بچینە لای ئەم بەشداربووی دیکە ئەم دادوەرەی دیکە سڵاو لە تۆش سپاس تام یەکێک لە خواردنەکان کە و ڕای خۆت بڵێ من ئەمڕۆ ئەم لەسەر یاپراخەکەیە زانین چی یاپراخەکە طبعاً ئەوە نییە بڵێ چێژێکی تایە هیچ هینێکی نییە بڵێ ئەمە تامێکی یاپراخەیە بەس هینە بۆ شێوشڵەکەی جوانە بەس بۆ تامی نییە تامەکەی بەلاوە چۆن بوو؟ تامەکەی بڵێم باش خۆش بۆ تۆ با بچینە لای دادوەرێکی دیکە سڵاو لێبێت سڵاو لە تۆش بەخێر بێ تامی یەکێک لەم خواردانە بکە و ڕای خۆت بڵێ خۆی مەسی هودە مەفروز بووە بۆە سۆسێکی لەگەڵا وایە باشە لە ڕووی تامۆ زۆر باشە و بێنە سەر دیزاینەکەی زۆر سادەیە لە ڕووی دیساینەوانە دەستیان خۆش بێ دەستی تۆش سپاس بۆ ئێوەش کەواتە خۆشەویستان لەگەڵمانە بەردەوام بن ئەچینە لای دوو خواردنگەی دیکە بە نای خواردنەکانیان بێنن با بزانین چیان هێناوە لەگەڵ خۆیانە سڵاو بە جەناب سپاس خۆتان بناسێن و ئەو خواردانە شێکەیە ناوتان لەگەڵ خۆتانە من پێشوار ئەمانە چەند ئەوان بەرگێکە چیز بەگر بە دەبڵ لەگەڵ هەمش هەر ئەم بەرگێڵام سۆسی تایبەتی خۆیان هەیە ئەمیش سوورە سۆسەکەشیان بە هەما شێوە سوورە ئەمە ساجی مریشکە بەڵام بە سۆسی باربیکیو لەگەڵ چەند بەهاراتێکە خۆش کراوە سپاس بۆ تۆ بچینە لای ئەم بەشداربووی تریش سڵاو بەخێر بێی سەرچاو خۆتان بناسێن و ئەو خواردانە شێکەیە ناوتانە من بەهارم یاپراخم هێناوە لەگەڵ بریانی
فطايرم هنا وكوبا شفته جا ئێستا داوە لەم دوو بە ڕێزاکەم ئەگەر هاوکاریمان بکەن کەمێک بچنە دواتر با دوو دادوەر لەم بەشە تامی خواردنەکان بکەن و ڕای خۆیان بڵێن سڵاو سڵاو لە تۆ باش خاتون تام یەکێک لە خواردنەکان کە و ڕای خۆت بڵێ دەستی خۆش بێ خواردنەکانی دیزانێکی تەواوی تیا کردو و ڕنگ و شێوازی جوانی تیا بەکارهێناوە لەمایە سۆسێکی سووری بەکارهێناوە بەرگرا چای خۆش بێ خواردنێکی ئەم کاتەی دروستکرە بارە تیژی زۆر بەکارهێناوەتەیە فاسفودێکی تەواوی دروستکرد و پێشکەشی کردو دەست و چای خۆش بێ تۆش دەستی تۆش خۆش سڵاو سڵاو لە تۆش بەخێر بێ سەر چاوە تام یەکێک لە خواردنەکانمان بۆ بکە و بابزانین ڕای تۆش شێ لەسەرم خواردنە زۆر خۆشەوە براخەکەی زۆر خۆشە دەست تۆ خۆش سپاس بۆ ئێوەش خۆشەویستانی ئێمە وەک بینیتان ئەم پێنج خواردنگەیە لەگەڵ پێنج لیژنەی دادوەر هاتن هەم خواردنەکان ناوی خواردنەکانی خۆیان خسەڕ و لامان کاتا لیژنەی دادوەرەکانیش تامی خواردنەکانیان کرد و ڕای خۆیان خسەڕ و